Joyeux Nowruz, que cette année soit une année de réussite et de libération pour le peuple kurde. لشاری لۆزانەوە نەورۆز پیرۆز دەکەم لە هەموو خەڵکی ئازادی خوازی کوردستان و هیوادارم ئەم ساڵێک بێ پڕ لە ئاشتی و پڕ لە دەستکەوت و سەرکەوتن بۆ گەلەکەمان. نەورۆزتان پیرۆز، بژی کورد و کوردستان. از دجنا نوروز الحمو كردا بيروز دكم وطيبت سروك مسعود برزاني ام قالك كيف خوشن شقا نوروز شقا شهبه شرهبه شهبه نوروز بطال نابه ام قالك كيف خوشم نوروزي بيجي كرد بيجي كردستان بيجي سروك مسعود برزاني کوردستانیانی هێژە لە لۆزانەوە پیرۆزبایی نەورۆز دەکەم بۆ هەموو کوردان بە هیوای داهاتوویەکی باشتر بۆ کورد و کوردستان و هەر بژی کورد هەر بژی کوردستان. نەورۆزا کوردان هەمی کوردێ جیهانێ پیرۆز دکم بژی کورد و کوردستان بژی ئالا کوردی. وەکو کۆمیتە ئامادەکار بۆ vê نەورۆزا لۆزانê me biryar da piştgirî bo Kurdê me rojhilat. Em hêvîne ku ev sal ev newroza bibe kêfxweşiya Kurda û serxwebûna Kurdistanê. Peyama min ji bo newrozê ev ji gelê me re gelê Kurd re pev bibin yek piştgirî bo Kurdê me rojhilat. û spas. نەورۆزتان پیرۆز بە هیوای ئەوەی کە بەم زوانە نەورۆزێکی کە مەراسمێکی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان پێکەوە سازدەین لە ژێری ئاڵای کوردستان سەرکەوتوو بن. نەڤرۆز پیرۆز بە بەڵا ئەف ساڵ ساڵە یەکگرتین و هێستا نێتەوی ji hemû Kurdan re be. Spas نەڤرۆزەوە پیرۆز بە. لەگەڵ هاتنی بەهار هیوای دڵەکان نوێ دەبێتەوە و خەونەکان ڕنگ دەگرن. ئەم ڕۆژە پیرۆزە بۆ هەمومان وەک هێمای نوێبوونەوە و ئازادیە بە تایبەت نەورۆزی ئەم ساڵی دووبەهارە بۆ نەتەوەی کورد. بە ئارەزووی بەدیهاتنی ئەو خەونە گەورەیەی چەندین ساڵە لە دڵی گەلی کووردا زیندووە و نەمانی هەموو جوورە سەتەم و زوڵم. ئاواتەخوازم ساڵێکی پڕ لە خۆشی سەلامەتی و سەرکەوتن بۆ هەموو نەتەوەی کورد بێت. نەورۆزی 2726 پیرۆز بێت. ڕووناکی و ئازادی هەمیشە هاوڕێتان بێت. Joyeux Nowruz avec l'espoir de santé et d'une vie meilleure pour tous les Kurdes. Aus Lausanne wünschen ich alle Kurden ein frohes Nowruz. Mögen das neue Jahr ein neues des Friedens und des Erfolges sein. Frühes Nowruz mögen das Freuen von نەورۆز پیرۆز بە ساڵی نوێ ساڵی یەکگرتووی و بەهێزی گەلی کورد و کوردستان بێت. نەورۆز پیرۆز بە ئاگری نەورۆز هیمای یەکگرتووی و هیوای داهاتووی کوردستان بێت. بژی ڕۆژاوا بژی باشووری کوردستان بژی ڕۆژهەڵاتی کوردستان بژی باکووری کوردستان هەر بژی نەتەوا کوردی. نەورۆزی کوردان لە هەموو گەلی کورد و لە هەر چوار پارچەی کوردستان پیرۆز بێ بە هیوای ساڵێکی خۆش و ساڵێک کە ببێتە ئەم ساڵەیە ببێتە دەستکەوتێکی گەورە بۆ بەدیهاتنی مافەڕەواکانی گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان و هیوادارم دژمنانی کورد لەم ساڵەدا بە تەواوی بڕوخێن و ئێمەش بگەین بە مافەڕەواکانمان و بگەڕێنەوە بۆ نیشتمانمان لەوێ ژیانێکی خۆش لەگەڵ یەک بەسەربەری. ججنا وانا وججنا ميا اقري نوروز اقري قشل سربانا وسرچيا يا اقري نوروز هردم قشل سربانا وسرچيا يا صد بيروزي بوم كردان ججنا نوروزي
جشن پیروزا جشن کردستان جشن نوروزا باتیشکی آگران وسم جشن پیروزا چاوی آگریه دو جانما باوری برزی کردستانما چاوی آگریه دو جانما باوری برزی کردستانما سیریکن شاخ و دشت و شار و بندم تاوی سندوا گولی مرجی دشمن عالم لیو کندوا شاخ و دشت و شار و بندم تاوی سندوا گولی مرجی دشمن عالم لیو کندوا پر بدن باگکم سربستیم اوه کردستان جیشران عربی سرکوه پر بدن باگکم سربستیم اوه کردستان جیشران عربی سرکوه مایشان عظیم بسوتیم نمینم برولاکی لشم پرده شوار درینم مایشان عظیم بسوتیم نمینم برولاکی لشم پرده شوار درینم هەوڕێل و بەشداری لە هەنیۆ خۆشەویست فرە خۆشاتین و جەژنە نەوروز جەژنە باستانی نەتەوەی کورد جەژنە خۆڕاگری و ئازادی خوازی نیشتیمانە کوردستان نەوروز ڕانەتەوەی لە تەرەکە دەستپێکە ساڵی تازەیە وەڵام ڕا ئیمە کورد کوتایی زستانە و دەستپێکی وەهارێ کە هیمە ئازادی و ڕزگاری نیشتیمانە جەژنە نەوروز رمز یەکریزی و یەکگرتنی نیشتمانمانە لە هەر چوار پارچەی کوردستان ئەمشەو گشتی ئیمە لە جەژن نەوروز لە دەوری یەکەوە کووە بیمنە کە نیشان بەیمەن ڕۆشنکردنە ئاگرە نەوروز ئەمید و هیوەی ڕزگاری و ئازادی لە نەو دڵە هەر تاکە کوردە نیشتیمان پەروەر و باشەرەفی هەر ڕوشنە و نەتەنیا خاموشیودن بەڵکو ڕۆژ وە ڕۆژ گڕە تازێ گرێدەن ئێرنگا بەرنامەی ئەمشەو نەوروزمان و سروتە نەتەوەیی ئەی ڕەقیب دەستوە پێکەیمە هەواڵە نێژا خوشک و برەیەندەلال میوانên عزیز ون هەمیان خێر هاتنە خۆش هاتنە سەر سەران سەر چاوان هاتنە هەواڵە نێژا برەیەن عزیز وان زانن ئیرۆ بیستی یەکی ئادارەیە نێڤرۆزە جێژنە ji بۆی me lê vê cejnê em tavayî li Kurdistanê û derveyî welat bi ala rengîn Kurdê me milletê me Kurd pîroz dike ez careke din ser navê komîteyê me organîzasyonê yek Nevrozê Lozanê و هەمیان bi dil û can silav dikim wan xêr hatine Mesdames et messieurs, chers amis, chers amis, les invités, vous êtes toutes et tous bienvenus. Au nom du comité d'organisation de Nouvel An Kurde Nevroz, vous êtes bienvenus. J'espère qu'on va passer une agréable Nevroz tous ensemble jusqu'à la fin. Alors maintenant, on va commencer notre programme avec l'hymne national kurde Ey Raqib. Naha am gurbe havalen men ye Ey Raqib am davati ser sahnedekim bi çapken ve geç.
هذيك على البري هنا ورا بشتوى بس بري خمسة تليفوني تمام رافع يكتوز ولا بيشر لا يكتوز انت بيشر دستي هوالي مهندس بس دولة بي يقطع عليك ئێستاش ساتێک بێدەنگی بۆ گیانی پاکی شەهیدانی کوردستان تکایە ساتێک بێدەنگی زۆر سپاس. Am spasia kha peshkashi groupe et Rakib Deken. Merci beaucoup pour le groupe qui a chanté l'hymne national kurde. Naha gale havalan hozana kimaya le rojavaya kolam evin jedalten kolam evin hamya satran envin lesar evin ve evindariyene avkiye gelo am dikarim bani biken dalavan dari bechapken ve
الو نوارا و تبا بخیر نوروز و پیروز به والحاضر نجبو گوونده ام هرنه هزار
هزاري غزالي 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 كل خلقي ياكل ابنه تب هزاري جاربو والضاطة بلابو عزمة وطريبو تبرفو سرمابو غزالي 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 كل خلقي ياكل ابنه تب هزاري درب تكبير وجوابون هنا تبهش كبون ودم زوابون بريلوان درب تكبير وجوابون غزالي 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 كل خلقي ياكل ابنه تبهزاري غزالي 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 كل خلقي ياكل ابنه تبهزاري كردستان يا نما كرتك سريا خما بو كردستان شيرين تبدا جرا بقربان كردستان يا نما كرتك سريا خما بو كردستان شيرين تبدا جرا بقربان روجاكو عند شنشر وكو عند كنديلان كردستان يا نمان ام كردك سريا خمان بو كردستان شيرين تبدا جرا بقربان غيزك نازك شارد صالي حوشا مالا بابي خدماني ازين شكم حوشا خير وخاني ازين شكم حوشا خير وخاني امان امان ردي امان 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 جاني امان 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 ردي امان 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 جاني امان امان نازك تويتدا دل جبرتا هيكت يا عشقدا قحرابيني ازم كاتم تدا باور بك يا دلي من دا امان امان ردي امان 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 جاني امان 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 ردي امان 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 جاني امان امان خلاص ياز بس اوكي هر بيجي جالك سباج وتوار ساعتها خوش ديساجي ججنا و نوروز و بيروز به ونحمم بخير هاتن هيفدار من روجك خوش در باسكت سلافرس خازينا كده السلام عليكم في الاول يلا سباس بچیم یا ریل هیدو سیل جشن نوروز هات روز پیشوازی لآزادی کردستان هات جشن پیروزبایی و دیدار یاران هات روز سرداین در رزگاری نشتیمان هات زمستان دیچی و وهار شیرین هات روز شاهی آزادی و چوپیکیشان نشتیمان هات لبشی دیکه برنامه
شیری وەزاراوەی کرمانجی لەلایەنی بابی ئەشرەفی و پیشکەش و ئیوێ ئەزیز دەکرێت بفەرمو گەلی هەڤەڵان سپاس ji bo delawandarî ji bo stran û kelamên wê ne evîndarî careke em dikarin şepkengeş bu delawandarî pêşkeş bikin hevalo niha kurdekî me yî dilsoz hozanekî digel di nav me de kekê bavê Eşrefî dawetî ser sehne dikin ji bi me re şeîreke bixwîne em çepkin xe ji bo bavê Eşrefî pêşkeş dikin gelek sûpas rêva belêt rêxistinê li vêra Newrozê û subaşa wikem her du ceşnê din got pîroz bin cejna Newroz û cejna Remezanê û supas parçeka wizana min heye bixwe dirêj ye bes delî ve nîne ama çend peyvekin dê bêjim peymana Lozan ku li vêre Lozan 24 heft 1923 الأوقات الفيرا كحمود شامبين الفيرا وروجورش الفيرا بو أوشي اللوزان الفيرا بو الأوشي اللوزان بريار داي وبيجري دان بايمان چوار پارچه کر کردستان ما دا برزکن دیروک و زمان الفيرا بو دجمنا رش امضایک لیدای دور کرین و جدابن بران و بلاو من دناف ولاتن بیانی وک عرب و فرس و ترکان ویره بونی کر پیمانا قصر شیرین ویره بونی کر پیمانا قصر شیرین پشتی کبن شر جال دیران کجک وکری خاک و عرد ما جبو عثمانیا و صفویان الفيربون حزا برين ما قصاندين الفيربون حزا برين ما قصاندين دمنا بن چشه هز و شیان اونا کنا جهان ناو دنگ ما و هر بمینن دستن ظالم قرالان و هر بمینن بن دستن ظالم قراران گلک سوپاس ابا بون ذات نشیون بیشی आपको गलत अरे سپاس ji bo bavê Eşrefî سپاس لە شاعری و ناوبانگ مام کاک بابی ئەشرەفی دەکەی من کە شیری وەزاراوەی کرمانجی پێشکەش و ئیوێ ئەزیزی کرد هەڤالە نێژە نەها هەوجەیەکە ئەم پەیامێک پێشکەشی وا بکەن لەسەر بویێرێن داوی ونزانان لە کوردستانê her derekê agir heye dişewite niha vê şawatiya me çawa vê sînên vî agirî em dixwazin li ser navî komîteya Newrozê kek Rahîm Mihamadî dawetî ser sehne dikin bi çepikin we gelê hevalan kerem kekekî Rahîm
من خۆمان شتنیە بەشدارانی بەڕێز بەخێر بێن وەسەر چاو لەلایەن کمیتەی ئامادەکارەوە بەخێرهاتنتان دەکەین و پیرۆزبایی جەژنی هەم ڕەمەزان و هەم نەورۆزتان لێەکەین و چەپکە گوڵێکتان پێشکەشەکەین چەپکە گوڵێکی نەورۆزی. بەڕێزان وەک ئاگادارن ڕۆژهەڵاتی ناوین بە قەیرانێکی قوڵی ناودەوڵەتیدا تێدەپەڕێت بە گوێرەی بەرژەوەندیە ژێئۆپۆلیتیکیەکان چاوەڕوانی ئاڵوگۆڕی گەورە و بنەڕەتی لە ناوچەکە دەکرێت و کوردستانیش چەقی قەیران و ڕووداوەکان و خاڵێکی گرنگی وەرچەرخان و ئاڵوگۆڕەکانە. بۆیە کورد لەم قۆناغە هەستیارەدا پێویستە هوشیار و یەکگرتو و هاو هەڵوێستی زیاتر بنوێنێ. دەبێت ئاگادار بین کە لەلایەن داگیرکەرانی نیشتمانەوە هەوڵی پراوێزخستنی دۆزی کورد و بێکاریگەرکردنی لە ڕەوتی ڕووداوەکان لە ناوچەکەدا هەیە. بەشدارانی هێژە لە باکووری کوردستان پێواژۆی ئاشتی بە ئاراستەیەکی ناڕوون یاری پێدەکرێت و دەوڵەتی تورکیە هەتاکو ئێستا ئامادە نییە وەکو پرسێکی سیاسی و استراتیژی لەگەڵ دۆزی نەتەوەیی کورد لە پرۆسەی ئاشتیدا مامەڵە بکات و بە شێوەیەک هەوڵ دەدا باکووری کوردستان لە هاوکێشە سیاسیە هەرێمایەتی و ناودەوڵەتەکان پەراوێز بخات. لە ڕۆژاوای کوردستان لە سەرەتای ساڵی 2026 زاینیەوە ڕوبەڕووی هێرش و پەلاماری هاوبەشی چەکدارەکانی ئەحمەد شەرع و دەوڵەتی تورکیە و هەڵگەڕانەوەی قەبایلی عەرەبی بووینەوە و بە گوێرەی پیلانێکی هاوبەش و بێدەنگی دۆستە ئامریکای و ئوروپایەکانمان دەیانویست خاکی ڕۆژاوای کوردستان داگیر بکەنەوە و ئەزمونونەکەی لەبار ببەن. ئەوەی پێشگری لەم کارەسات و ڕووداوە دڵتەزێنە کرد یەکەم یەکگرتووی هەڵوێستی نەتەوەیی لە ناوخۆی کوردستان و پشتگیری شێلگیرانەی کوردەکانی دەروەی وڵات و ڕۆڵی سەرۆک بارزانی و دیپلۆماسی سەرۆکی هەرێمی کوردستان بوو توانی ئەو ئاواتەی دوژمن گۆڕ بکات. ئێمە یەکگرتووی نەتەوەیی کورد و ڕۆڵی سەرۆک بارزانی بەرز دەندرخێنین و چاوەڕوانیمان هەیە بەردەوام لە کاتی خۆشی و تنگانەدا پشتیوانی یەکتر بین. هەرێمی کوردستان لە باشوور سەرەڕای ئاستەنگەکانی دەوڵەتی فیدراڵ و تەنگ و چەڵەمە سیاسی و ئابوووریەکانی بەردەوام لەژێر هەڕەشەی لاوازکردن و نەهێشتنی ئەو قەوارە قانونیە بووە و لەلایەن لایەنگرانی ئێرانەوە بەردەوام بە موشک و درۆن هێرشی کراوەتە سەر ژێرخانی ئابووری کوردستان و بەردەوام لەژێر فشاری سیاسی داگیرکەراندا بووە. ئەمە سەرەڕای ڕاگەیاندنی بێلایەنی هەرێم لە شەڕ و ئاژاوەکانی ناوچە و هەبوونی پەیوەندی دیپلۆماسی و دۆستانە لەگەڵیاندا کەچی ئەوان دژی بەرژەوەندیەکانی هەرێم بەردەوام لە پیلانگێڕاندا بوونە. ڕۆژهەڵاتی کوردستان دەیان ساڵە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە میلیتاریزە کراوە و بە چاوی ئەمنیەتیەوە سیر کراوە. جیا لە مافەنەتەوەیەکان تەنانەت بزوتنەوە فەرهەنگەکانیش بە دڕندانەترین شێوە سەرکوت کراون. بە هەزاران چالاکوانی کورد شەهید و دەست بەسەر و زیندانی کراون. بەڕێزان لەم قۆناغەدا کە گوڵۆڵەی دەسڵاتی سیاسی و هژمونی کۆماری ئیسلامی لە ناوچەکە کەوتووەتە لێژی و بەرەو نەمان دەچێت و دەرفەتێک بۆ ڕۆژهەڵاتی کوردستان هاتووەتە پێش تاوەکو باشوور و ڕۆژاوای کوردستان بتوانێت مافی چارەنووسی خۆی بەدەستەوە بگرێ. لەم قۆناغە ناسک و هەستیارەدا ڕۆژهەڵاتی کوردستان پێویستی بە پشتگیری و هاو هەڵوێستی سیاسی یەکگرتووی نەتەوەیی هەیە و چاوەڕوانیەکانیش هەر ئەوەمان لێ دەخوازن. بۆ خۆتان ئاگادارن کە ڕۆژهەڵاتی کوردستان لە هەر قۆناغێکی هەستیار و تنگانەدا لە پارچەکانی تر هاتبێتە پێش هەڵوێستی نەتەوەیی هەبووە و قوربانیشی لە پێناودا داوە. بۆیە لە تریبوونی نەورۆزەوە داوا لە نەتەوەی کورد دەکەین لە ئەگەری پێویستی پشتی ڕۆژهەڵات بگرن. بەڕێزان ئێمە لیژنەی ئامادەکاری نۆرۆز جەخت لەسەر هاو هەڵوێستی و پشتیوانی نەتەوەیی لە هەموو کاتێکدا دەکەینەوە و بەرژەوەندی نەتەوەیمان لە یەکگرتووی و هاو هەڵوێستی
نەتەوەییە و با مەشغەڵی نەورۆز بکەینە ڕەمزی یەکگرتووی نەتەوەیی بۆ کوردستان. نەورۆزتان پیرۆز، بژی کوردستان. کمیتەی ئامادەکار، کۆما کارکەرن کوردستان کۆمکار، پارتی دموکراتی کوردستان، پارتی سوسیالیستی کوردستان، حزبی دموکراتی کوردستانی ئێران، پارتی دموکراتی کوردستانی سووریا و هەروەها ئەنستیتۆی کورد لە لەوزان، کۆمەڵەی مافی مرۆڤی کوردستان. زۆر سپاس. سپاس ji bo Kekirahîm ew peyama pêşkešî me kir. Gelê hevalan honzanan ez wek serokê rêxistinê komkarê spasiya xwe partiyên siyasî yê piştgiriyê me dikin yê nav vî karî da dibin. Partî Demokratê Kurdistanê, Hizb Demokratê Kurdistanê, Partî Demokratê Kurdistanê Sûriye û Partiya Sosyalîst Kurdistanê Sûriye. Ez li ber we spasiya xwe pêşkešî wan hevalna dikim. Ew na her hebin, her em piştgiriyê me bibin, em vê Nevrozê wisa bi gêş em pîroz dikin. Spas. Niha hevalên delal hunzanin li çar parçeyê Kurdistanê de hikûmetekî me heye. Hikûmetekê nivî ser bixe. Em çi dixwazin gelê hevalan hûn dikarin bêjin em çi dixwazin. Em serxebûnê dixwazin, azadî. Azadî çarenûsa siyasî em dixwazin gelê hevalan. Are yeka Kurdistan yeka. Em bi hev re bêjin hevalno. Yeka Kurdistan yeka. Yeka Kurdistan yeka. Gelê hevalan çarenûsê me hikûmetekî serbixeye. Niha eger em nabine devlet, devletekî Kurd, Kurdistan nebe, em ê wek zorokên bêxwedî nebe. Sewine. Ji ber wenê ew biratiye gelan demokratîk ya bilmem çi ew ne çare ji bo çareserkirina mafê Kurdan. Em çi dixwazin? Kurdistaneke serbixe dixwazin. Çarenûseke siyasî dixwazin. Niha gelê hevalan vinzanin çar parçe Kurdistanê de hikûmetekî herêmê heye. Gerek hemiya Kurd tevayî em piştgiriya wî herêmê bikin. Qazancê ve herêmê qazancê me hemiyan e. Niha li ser navê hikûmetê herêmê Kekê Doktor Fevzî peyameke xwe pêşkešî we dike, wî dawetî ser sahnê dikim. Ti xêr hatî Kekê min. خوشک و برایان عزیز هیواروا باش به جشنوا ام بین بریجو جشنوا نوروز الوا همون پیروز به ام دوای بو رقم دو شماره دو جشنا ام بین رمضان اوج الوا پیروز به اما دانه وکو کرد ام سر بلندن به ملت خو به دولت خو والحمد لله جی سرکفتن مزن جی چه دبن ام که چه صبری بخوادن چل ملیم دکوی ام لازم هیرو یکی خو چه بکن گوی خو ندن کسی دن خمنیه جمع حزناکن زورن بس ردناف کرد دا همو کرد براستی هگر جملتی خوی کرد حز دکن جوالات کردستان حز دکن او تشنانکو وقت وی تشتی نیه لازم ام یک بناخا دیار بکن لپیش دنیای که خلق ببینه والحمد لله تقريبا بوزي سالك يعني ملتي ما بخا نشان دا يعني
جد الخوشية ام دخوزن او تشتا بردوام بی ام یکیتیا خوا نشان بدن ام به آرمانجا خوا گینن آرمانجا ما کرده ون حمود دارن چیه کرد و کردستانه یعنی انشالله ام هویدارن جنیزیک دادا ام کردستان سر بخوا ببینن و انشالله امی ریک یعنی زور نزیکه لبوه و تشتی رجام جوا حمو هیا دنگ خوب یکن حمو پیک با کار بکن شر هف بلا کس نکه هیرو دجمنید مجی زورن بلا چابت و بکری بی و هر بجی نوروز هر بجی کردستان هر بجی پیش مرگاید قهرمان زور سپاس و هر سرکفتن بی سپاس جبوی دکتر فیزی نونرن حکومت حرم لسویسرا گلی حوالان وک پیام که دین هیا حوال نها حوالا که ما هیجا لسر نوی کمیته ما نوروز دکتر عبدالکریم عزیز از دعوت سر صحنه دکم کرم که دکتر بريس خشكو براين كرد لهر چار پرچه كردستاني بناوه كوميتيا امدكار آنورو ام دوه قوناغا چارنوسي يا ديروكا هرمي ده تكز دكن لسر هشياريه و خورتكرنا هيوي گرتنه و هفريزيا ده نافبرا همو هیزه کردی و پارتی سیاسی ده لهمو پرچه کردستان دکن ام به بخورتایی و تکز دکن گو کردستان یک پرچه چه باشور چه باکور چه رجهلات چه رجاوا و ما بچاوه خودید گاوا گو ملت کرد چقاسی کاره بکه وکی گاوا شرع چتین لسر روجاوای کردستانه هر وها ام جهاد ودانا دیپلوماتیک یان بری سروک برزانی و سرکتیا هرما کردستانه و هلوست نتویه یه باسبرتینا کردی لوا لگلی خواه پیروز دکن بيجي كرد وكردستان بيجي نوروز هوا بيروز به خلاص سپاس جبوی دکتر عزیز بندکارن شب که کنگش به دکتر عزیز گلی اولان یکیتی ما سرکفتن مایه هنزانن به یکیتی یعنی مسئله کرد چاره سر نابه نها امدخوازن یکیتی خال در دورا سروک برزانی وک سروکن همیا کردانه نشان دا لپروبلمن روجاوا سروک برزانی بانگی تاوایی دنیای کرد کردن روجاوا لقرسته که دا خلاص کرد ام سلاو خادشینن جبوی سروک برزانی جوه داره حتی اربیله جلوزانه حتی محباده جلوزانه حتی آماده جلوزانه حتی قمشلو و افرینه سلاف دیچینین گلی حوالان سپاس نها گلی حوالان ونزانن گلک جی میوان ما بیانی هنه یعنی سویسی هنه ام دخوازن به فرانسی جی مساجه که بدن وانا ام کرد جبوی چه ام با هاتین با هفته Mesdames et messieurs, chers amis, chers membres du peuple kurde, chers invités, aujourd'hui, 21 mars, nous célébrons Nevroz, Nouvel An kurde. Nevroz n'est pas seulement une fête,
c'est un symbole de mémoire, de résistance et de lutte. Depuis des millénaires, Newroz incarnait la révolte contre l'oppression. La légende de Kava nous rappelait une vérité essentielle. La liberté ne se donne pas, elle se sent conquérir. Aujourd'hui, le peuple kurde est privé d'un droit fondamental, le droit d'existence politique. Les Kurdes restent divisés et dans chacune de ces parties, Bakour, Rojava, Bachur et Rojhelat, les Kurdes font face à la répression, aux menaces et conflits. Et face à cela, nous devons être clairs. Sans statut politique, il n'y aura ni justice, ni solution durable pour le peuple kurde. Les discours sur la démocratie et la coexistence restent insuffisants si le peuple kurde ne peut pas décider librement son avenir. Nous affirmons avec la force, le peuple kurde doit obtenir un statut politique reconnu et pouvoir se gouverner lui-même dans un cadre démocratique et uni. Nous affirmons avec force, le peuple kurde doit obtenir un statut politique reconnu et pouvoir se gouverner lui-même dans un cadre démocratique. Mais sans unité nationale kurde, aucun de ces objectifs ne pourra être atteint. Unité n'est pas un choix, c'est une nécessité pour le peuple kurde. Nous, Kurdes de diaspora, avons une responsabilité essentielle. Préserver notre culture, porter notre voix et défendre notre droit. Newroz n'est pas seulement une tradition, c'est une affirmation politique, refuser l'effacement et affirmer à notre existence. Depuis Lausanne, nous envoyons un message clair au peuple kurde. Ne renoncera ni ses droits ni sa unité. Newroz est la feu de la liberté et feu ne s'éteindra jamais. Newroz awa piroz ba, vive la unité du peuple kurde, vive la liberté, vive le peuple kurde.